جۆرێکیشە لە فێڵێکی تیجاری کەواشتە کۆنەکانی خۆیان ساغ بکەنەوە. مامۆستا چی دەزانین لەسەر بلاک فرایدەی؟ بلاک فرایدەی لە بۆ جیهان شتێکی کۆنە، بەڵام لە ئێمە شتێکی نوێیە. بلاک فرایدەی زیاتر لە بۆ ئەو شتانە لە دنیای سەرمایهداریدا کۆتایی ساڵ هەموو شوێنە سەرمایهدارەکان تەسویە حساباتی خۆیان دەکەن. بلای فراگدای بۆ ئەوە دانراوە لە کۆتایی ساڵدا تەسویە حساباتی خۆیان بکەن و جۆرێکیشە لە فێڵێکی تیجاری کەواشتە کۆنەکانی خۆیان ساغ بکەنەوە. بلاک فرایدەی دەکەوێتە کۆتایی هەفتەی مانگی 11 لە هەموو دنیادا شتێکی باوە تازە بۆ ئێمە شتێکی نوێیە کە هاتۆتە کوردستان. ئەمە چەند ساڵێکە دەبینین زیاتر لە کوردستان ئیشی پێ دەکرێت و شتێکی باشیشە، چونکە وای لێ دەکرێتن نرخی شتەکان هەرزان دەبێتن، خەڵک ئیستفادەیەکی باشی لێ دەکاتن. چەند پێش ئێستا خۆت ئامادە کردبوو بۆ ئەم ڕۆژە بۆی شتەکە بە هەرزانتر بکڕی؟ وەکو خۆ ئامادەکردن خۆم ئامادە نەکردبوو، بەڵام دەرفەتێکم زانی کەوا شتەکان تێدا هەرزان بۆیە هاتم بۆ کردنی ئەشیاکان، دەرفەتێکی باش بوو، بۆ من ئیستفادەیەکی باشی هەبوو. لە دوای ئەم ڕۆژەوە ساڵانە خۆت هەڵدەگری بۆ ئەو ڕۆژە؟ خۆی کێشە ئەوەیە لە کوردستاندا لە هەموو بوارەکاندا بلاک فرایدەی ئیشی پێ ناکرێتن. لە کوردستاندا کێشە ئەوەیە لە هەندێک شتی دیاری کراوە. ئێستا ئەگەر لە هەموو بوارەکاندا بێن لە خۆراک و لە جلوبەرگ و لەو شتانەیە دروست ببێ، حتمما خۆمان ئامادە دەکەین و ئیستیفادەی لێوەردەگرین.